ئێرە ئەبێ بە ماڵی یەکەممان ئێرە ئەبێ بە ماڵی یەکەممان چونکە ماڵی دوو هەم ناتوانین بگەڕێنەوانێ. پێشمەرگەکانی کەمەندامی سەنگەر هاتوونەتە سەکۆی ئازادی لە پاشی ئازادی و بەنیازن لێرە خێمە هەڵبدەن لەسەرەوەی کە حکوومەتی هەرێم وەزاری دەرەی وەڵامی داواکاریەکانی نێدامێتەوە. دەستمەلای حاجی بەرهەم کە نوێنەری ئانەسڵاو لێ بکە حاجی بەنیازن کەی بێنە ئێرە بەنیازن کەی خێمە هەڵبن. سوپاسانەکەم سوپاس بۆ ئامادەبوونتان و خەمخۆریتان وە کەناڵەکانی ڕاگەیاندن لێرەوە ئێمە وەک ئەنجومەنی ناڕازی من لەگەڵ کاک هیوای شەفیق کە زۆر لەسەر خەتە لەگەڵیانە ئێمە ئەنجومەنی ناڕازی نوێنەری ئەوانین هەموو کەمەندامانی سەنگەر بە تێک ڕای هەموو لایەنە سیاسیەکان باسەکەم داوای لە سبینە بەیانیوانە ئێستا حالێن لێرە ئامادەکاریەکە بۆ ئەوە ئەکەین خێمە هەڵەدەین قەرەوێڵە حازرەکەین نەموو شتێ چونکە ئێرە ئەبێ بە ماڵی یەکەممان ئێرە ئەبێ بە ماڵی یەکەممان چونکە ماڵی دوو هەم ناتوانین بگەڕێنەوانێ. باشەوە دڵتان لە حکوومەت شکاوە کە بۆ شێوەیە بێن لەو سەرمان بێنەوە زۆر زیاتریش لەوە کە ئێوە کە پێشبینی ئەکەن. چەند کەس ئامادەی دەربڕیەوە بێ بمێنێتەوە نەک چەند کەس ئامادەی دەربڕیوە لەو بڕوایم هەموو خەڵکی گەلی کوردستان پاڵپشتی ئێمەیە. بەنیازن تاکەی لێرە بمێننەوە هەتاوەکو ئەو کاتێک کە موچە و مافی داراییمان ئەدەنەوانێ 24 کات ژمێری لێرە ئەبین ئێرە ماڵی دووەمانەیتر ناڕۆینەوە لێرە خە و خۆراکمان لێرە ئەبێ داوا لە هەموو کەمەندامانی سەنگەر و ئەو خانەنشینە سەربازیانەی هەموو حکومەت هێرێمی کوردستانەوانەی کە موچێت چەند مانگە موچیان وەرنەگرتووە لە بەیانەوە لێرە ئامادە ئەبن. مان ئەگرن یا تەنها مێننەوە مانگرتنە تەنهامانەوەی چی؟ مانگرتن گروپێکمان یارمەتیم بە گروپێکمان ئێستا دوو جیاواز لە ناومانە هەیە ئەویان وتە بێژەکەمان سبینەیەک لای ئەکاتەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێەوەی کە جۆبیستی بوون ئەمان کەمەندامانی سەنگەرن کە چەند داواکاریشان هەیە بەڵام ئێستا ئاماژیان بە داواکاریەکانیان نەداوە بەنیازن لێرە خێمە هەڵبەن لە ئەم شەوە و لە سبەینەوە دەستکەن بە مانگرتن لە سەکۆی ئازادی لە پاشی ئازادی.